لە کاتێکدا بەرەو جەژنە و جارێکی دیکە کێشەی موچە بۆ موچەخۆران دروست بۆتەوە، بەڵام دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێرخوازان بۆ هەر مانگێک زیاتر لە 256 ملیۆن دینار بەسەر 1477 منداڵی بێباوکدا دابەش دەکەن. ئەمە جگە لەو دەیان پرۆژەیەی خەڵکی هەژار و کەم دەرامەت سوودی لێ دەبینن. دەستگای خێرخوازی سۆمای چاوان بۆ هەر مانگێک 143 ملیۆن و 270 هەزار دینار بەسەر 467 منداڵی بێباوکدا دابەش دەکەن. ئەڕۆ سۆمای چاوان لە قەهەولێر هەڵسا بە دابەشکردنی موچەی مانجی پێنج بریتی بوو لە 50 ملیۆن دینار دابەشی دەکەن بەسەر 590 خانەوادەی بێباوک ئینشاءالله. ئێمە ئینشاءالله پشتوانی خی گەورە هەموو مانگان بەبێ دواکەوتون لە سەری مانگان لە 29 و لە 30 مانگ پارەکان پێ دەین ئینشاءالله. دەستگای خێرخوازی بەخشین کە چەند بەشێک لە خۆ دەگرێت، بەشی بێباوکانی مانگانە 113 ملیۆن و 131 هەزار دینار بەسەر 1010 منداڵ دابەش دەکات. هەموو مانگێک لە بەشی بێباوکان کە یەکی لە بەشەکانی دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکانە، دیار ئێمە هەموو مانگێک موچە دابەش دەکەین بەبێ دواکەوتن کە ئەم مانگە کە مانگی پێنجە لە 28 پێنجەوە تاکو ئەمڕۆ کە 31 پێنجە کۆتا ڕۆژی دابەشکردنی موچەی مانجی پێنجی دەستگای خێرخوازی بەخشین بوو کە بەسەر 1010 خێزان 1010 منداڵی بێباوکمان کەفالەت کردووە بەبڕی 113 ملیۆن و 139 هەزار دینار. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی جەژن و بۆنەکان و بەردەوامی قەیرانی دارایی و موچە کە ئافرەتانی هاوسەر مردوو زیابەوە و منداڵەکانیان یەکێکن لە قوربانیەکانی دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە ڕێی خێرخوازانەوە توانیویەتی بە ڕێژەیەک کەم و کوڕی و نەبوونی ئەو خێزانانە پڕ بکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.